وەرزشکاران و وەرزش دۆستانی ئازیز بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکک بە ناوی ستافی بەرنامەی شانۆی مۆندیال جوانترین سڵاوتانێ بێت. قسە و باسی ئێمە لەسەر یاری و ڕووداوەکانی قۆناغی 32 مۆندیال بەگشتی و یاریەکەی بەلژیکا و سەنیگال بە تایبەت دەبێت و ژمارەکانی بەرنمەکەش کراوە دەبێت بە وەرگرتنی ڕابۆچوونی ئەوەی ئازیز دەربارەی ئەنجامی یاریەکەی نێوان بەلژیکا و سەنیگال. براوەی بەرنمەکەش ئامێرێکی ئایستاری پێشکەش دەکرێت کە لەلایەن کۆمپانیای ئایستار سپۆنسەری بەرنمەی شەوانی مۆندیال کراوە. بێگومان قسە و باسی ئێمە لەسەر یاریەکان بە میوانداری بەڕێز محەممەد ساڵبەر چاودێری یاریەکانی مۆندیال دەبێت. زۆر بە خێراتیی دەکەین کاک محەممەد زۆر سپاس بۆی کام شە لێرە ئامادەبووی و بۆ کاتێککە ببینێرانی دەبەخشی. سپاس بۆ کەناڵی کەرکووک، سپاس بۆ بەرنامەی شانۆی مۆندیال. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و هەمیشە کەناڵی کەرکووک جێگەی خۆی هەبووە لە دڵی بینەراندا و لە دڵی وەرزشکارانی خەڵکی شاری کەرکووکە. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان دڵنیام لا چاوەڕوانی ئەنجامی تروپشتی براوەی یاریەکانی دوو شەوی ڕابردوون سەبارەت بە یاریەکەی شەوی ڕابردووی نێوان هەردوو هەڵبژاردەی فەڕەنسا و سوید پێشبینی هیچ کەم لەو بەڕێزانی لە ڕێگەی پەیوەندی بە بەرنامەی شانۆی مۆندیالەوە کرد یاخود ئەو بەڕێزانی لە ڕێگەی پیجەکەەوە بەشداریان کردبوو دروست نەبوون. بۆیە هیوای شانسێکی باشتریان بۆ دەخوازیین لە بەشداریەکانی داهاتوان. هەرچی یاریەکەی بەرازیل و ژاپۆنا یانزە بەشدار بوو خاوەنی بۆچوونی ڕاست بوون بەم شێوەی لای خوارەوە. دوو خاتون کە یەکێکیان خاتو ئیمان لە داقوق و خاتو هێلا لە شاری سلێمانی کە لە ڕێگەی پەیوەندیکردن با بەرنامەی شانەی مۆندیالەوە بوو و ئەو نۆ بەشدار بۆی تر کە لە ڕێگەی پیجەکەەوە بەشدار بوون ئەم بەڕێزانن هێرش ناسح و هێمن محەممەد شوان بورهان گۆران ئەبوبەکر ئامانجی یەحیا ئەرکان شاڵی تانیازگەردی ئاوات مراد ببورن ئاوات مراد زێباری مەریوان جەلال. ئێستا شتیر و پشکەکە ئەنجامەدەین. ئەمە ناوی ئەو بەڕێزانەیە کە لە چەند شەوی ڕابردوو لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی یاخود لە ڕێگەی پیجەکەەوە پێشبنی خۆیان کردو پێشبینەکەیان براوە بووە. ئێستامە تیر و پشک بۆ ناوەکانیان نەکەین و هەر بەڕێزێک ناوی لەم تیر و پشکە دەرچێت ئەبێت بە خاوەنی خەڵات و خەڵاتەکەش ئامێرێکی ئایستارە لەلایەن کۆمپانیای ئایستارەوە کە پێشبینی پرۆگرامەکەی ببورن کە پرۆگرامەکەی ئێمە ئەکات. خەڵاتی ئەم شەو بۆم بە ڕێزە دەرچوو ئەرکان شاڵی بەڵێ پیرۆزبایی لە کاک ئەرکانەکەین کە بوو بە خاوەنی ئامێرێکی ئایستار کە بە سپۆنسەری کۆمپانیای ئایستارە و دەتوانێت لە دوای پرۆگرامەکە پەیوەندی بە کەناڵی کەرکووکەوە بکات بە وەرگرتنی خەڵاتەکەی و ئەم ناوانەشی کە نەیانتوانی براوە بن ئێستایمە هەمویانەکەینەوە. ئامانجی یەحیا بەڵێ باش هێلا لە سلێمانی مەریوان جەلال هێمن محەممەد ئیمان لە داقوق ئاوات مراد زێباری شوانە بورهان تانیاز گەردی هێرش ناسح گۆران ئەبوبەکر.
بەڵێ بە هیوای ئەوەی ئەم ناوانەی کەم شەو ناتوانی براوە بن لە بەرنامەی داات و چانس ناوەریان بێت و ببن بە خاوەنی خەڵات. بەڵێ کاک ئەرکان شاڵی بوو بە خاوەنی خەڵاتی ئەم شەو پیرۆزبایی لەکەین. بەر لەوەی بگەڕێینەوە لای میوانەکەمان و پەیوەندیەکانی ئەوەی خۆشەویست بە بیرتانی دەهێنینەوە هەڵبژاردەی بەلژیکا بە یەکەم گروپی حوتەم سەرکەوتن بۆ قۆناغی سیدو هەرچی سەنیگالە هەمووان ئەزانین لا کۆمەڵی نوێم بە یەکێک لا باشترین سێمەکان سەرکەوت بۆم قۆناغا ئەویش دوایەوە ئەنجامە گەورەی بەرامبەر بە عێراق تۆماری کرد. ئێمە بۆ باس لەسەر ئەنجام یاریەکان یاخود قسە لەسەر یاریەکان بکەین یان تەنهاشیکردنەوە بۆ توانە و ئاستی هوەری بکەین. دیارە بەشێکی زۆر لە ڕاهێنەران بەڵێ بەڕسمی بوونە تا قوربانی ئەنجامی یاریەکانی ئەم قۆناغە و قۆناغی پێشواتە قۆناغی کۆمەڵەکان تا ئێستا ئەوەی بەڕسمی بڵاو کراوەتەوە. بەڵێ ئێستا گەڕێنەوە لای میوانەکەمان. کاک محەممەد بەخێر بێت یەکەم پرسیار بۆ دەست پێەکەین کە بۆ یاریەکەی ئەم شەو بەرامبەر بە سەنیگال دەبێت چی لە هەکبەکەی ڕۆدیگارسیا ڕاهێنەری بەلژیکا هەبێت؟ دیارە مۆندیال خۆی بۆ ناسراوەکەوە هەمیشە ئەنجامی چاوەڕوانەکراوێتی ڕۆدا یان ئەگەر ببینین ئەڵمانیا ماڵاوی کردووە لە مۆندیال کە هەندێک پێیان وا بوو ئەڵمانیا ئەمساڵ زۆر بە بەهێزی دەرەکەوێ و بەرەو قۆناغی ڕەنگە تاک و چوارگۆشەی زێڕین بڕوە بەڵام ببین ئەڵمانیا شکستی هێنا و کرایە دەرەوەی مۆندیال بۆیە مۆندیال هەمیشە شتی چاوەڕوان نەکراوێتیا ڕوو دەدات و بە دڵنیاییشەوە بەم مفاجانەوە بەم شتە چاوەڕوانەکرانەوە خۆشە مۆندیال. ڕۆدی غارسیا بە بڕای من ینی ئەم شەو لە جیاواز لە یاریەکانی کە پێشتر کردوێتی طبعاً بەلجیکا یەکێکە لەوە بژادانێکەوە چەند بەشداری بتوڵە جیهانەکانی زۆر کردووە و خیبرەیەکی زۆر زۆریان هەیە لەسەر یاری یەکلاکەرەوە ئەگەر ببینین لە مۆندیالەکانی پێشوە بە ئەنجامی زۆر زۆر باش هاتوون یعنی قۆناغێکی زۆریان بڕیوە بەڵام ئایا ئەم شەو سەنیغال ئەو دەرفێدەیە دادێکەوە لاسای مۆندیالەکانی تر بکاتەوە؟ ببوورە بەڵێ بەڕێزانە توانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەکەوەیە پەیوەندیمان پێ بکەن بۆەوەی پێشبنی خۆتان دەرباری یاریەکەی ئەم شەوی نێوان بەلجیکا و سەنیگال بڵێن. ڕۆدی غارسیا ئەم شەو ینی جیاواز لە یاریەکانی تر جیاواز یاریەکانی تر ئەبێ بیر بکاتەوە لەوەی کەوا سەنیغال توانایەکی جەستەی زۆر زۆر بەهێزیانەیە یەکەمی سەر ئەفریقان وە لە هەمان کاتە یاریزانەکانی ئەم بەڵێ یاریزانی بەتوانای هەیە بەڵام یاریزانەکانی یەکێ لەوانە مەسەلەن دیبڕۆینە لۆکاکۆیە بەڵێ یاریزانی بەتوانان خاوەن خیبرن بەڵام ئەم یاریزانانە هێوا شۆش بەرە و کۆتایی پێهێنانی ژیانی وەرزشیانە ڕوە بۆیە ینی بە بڕۆی من ئەم شەو ڕۆدی غارسیا ئەرکەکەی زۆر زۆر قورسە. بەڵێ ئەی سەنیگال چیەکات؟ سەنیگال دیارە سەنیگال و گۆڕاهێنەری خۆیان بابسیا وتی ئەمە ئەم شەو مفاجعای مۆندیالە بین ئایا ئەمە بوو ورە بەرزکردنەوەی یاریزانەکانێتی یاخود بەجددی مفاجعی مۆندیالە بن بەڕاستی چاوەڕوان ناکرێ من لەو بڕوایم ینی بەلجیکا ئەم شەو بە ئاستێکی بەرزترەوە دەرەکەوێ هەرچەندە ئاسی لە کۆمەڵەکانە زۆر زۆر خراپ بوو بەرامبەر میسر تعادل بوو بەرامبەر ئێران تعادل بوو دواتر توانین لە ئەندلوسیا بێتەوە و خۆی بە یەکەمی مەجموعەکەی سەر بکەوێنێ بەڵام ئەوش ئاسی باش نەبووە بۆی ئەم شەو گەر تەماشای یاریەکە بکەین ینی بە شێوەیەکی گشتی ئاسیان زۆر زۆر نزیکە لەیەکەوە بەڵام ئەوەی کەوا پێشبینیەکرێ ینی بەلجیکا بە ئاستێکی بەرزترەوە دەربکەوێ. بەلجیکا بە پلانی 4-3-3 یاریەکات سەنیگال شێواز یاریکردنی 4-2-3-1 پەیڕەوەکات ئایا ئەم پلانی بەلژیکا گونجەوە بۆ ئەمڕۆ بۆ ڕووبوونەوەی بە تایبەت بۆ سەنیگال کە لە ڕووی جەستەیە زۆر بەهێزترن؟ بە بڕای من بەڵێ چونکە سەنیگال یەکێک لەوە بژادانی کەوە پشت بە هەژمەی هەڵگەڕاوە بەستێ سەنیگال تاکتیکیژی نییە مثلەن تاکتیکێکی هەبێ لە وەسەتەوە لە دیفاع پاسدا بە وەسەت لە وەسەتەوە بڕابەری هێرش بێت. پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵە کاک ڕەمەزانمان لەگەڵە لە کەرکووکەوە سڵاوت لەبێ کاک ڕەمەزان. لە تۆ جوانکان باش نەخوازان زۆر سپاس تۆ چۆنی؟ قەڵا الحەمدوللا بگی سپاس. زۆر سپاس.
بەخێراتنی کاک محەممەد ساویری شەکەم کارتنی خۆشەویست ئەوڕێ عزیزمە بەخێراتنی یەکەم بەتامەکەی جوانتر کردووە ماشەڵڵا سپاس دەکەم کاک ڕەمەزان بێوی براکەم سپاس قوربانم یای سەرکەوتنی بۆ خوازم کاک محەممەد گیان مەمنونم کاک ڕەمەزان گیان برای خۆشەویستی سەلامەت گەوراگەم سپاس دەکەم بێوی زۆر سپاس کاک کاک ڕەمەزان ڕەمەزان پێشبینی چییە بۆ ئەم شەو یاریەکەی کێکیوە وەڵایم دوو یانەیە بەڕاستی یاریەکان یانەویی نەبینیوە مەگەر هەر بە تەواقعێکی ئاوا بیرروواوەڕی خۆی کاک بۆ ڕەمەزان یاریەکان هەڵبژاردەی بەلجیکا و سەنیگالە خۆی پێشبینی ڕوونکردنەوەیەکی بچووک لەسەر پێشبینی هەچ کەسێکەوە پێشبینی ئەدا پێشبینی ینی خۆت پێڵی پێشبینی ینی یاوا دەرەچی یاوا دەرناچێت بەڵێ بەڵێ بەس ئەگەر یانەکان تۆزە بەناوبانگتر بن وەک ئەمەی فەڕەنسا و بەرازیل و ئەمانە دوای نەتیجەکان باشتر بڵێن وڵایتر ئەمە نەتیجێ بڵێ بەشڵ ڕاز دوو بە یەکم داناوە بۆ سەنیە دوو بە یەک بۆ سەنیگال بەڵێ باشە ئەنجامێکی باش خۆشە زۆر سپاس کاک ڕەمەزان بەڵێ فەرمو کاک وڵی وەکو پێشتر باسی یانسە ئەنجامەکەی کاک ڕەمەزانیش ئەنجامێکی ینی واقعیە خۆی بەڕاستی ینی ئێستاگاگە بین ئەمەوێ ڕوونکردنی بدون لەسەر پێشبینی پێشبینی مەسەڵەن کەسێکەوە وەرزشکارە یاخود کەسێک شلۆڤەکاری وەرزشیە دێ پێشبینیەکە بوو یاریەک ئەم پێشبینیمانەوە نییەم کابرا قسەکەی 100% وا دەرچێت هیچ پێشبینی کەسێک هیچ پێشبینی کەرێکمانە تا ئێستاکە هەموو پێشبینەکانی تەواو بوو بێ لەبەروی پێشبینی تۆ یانی ژوان خام خۆت و شانسە تۆ بە بڕای و پێشبینی ئەم شەو لۆکاکۆ بە بڕای من گۆڵەکە لۆکاکۆ گۆڵی نەکرد ئێکەواتە پێشبینی ئەنجامەکەی من هەڵا دەرەچێت بۆی پێشبینی تۆ لەسەر ینی یەک هەجمەیەک یەک تۆپێک وەساوە جا بۆیە زۆرێکە بینکەوە پێشبینی غەڵەتەکە کەسێکی بەرامبەر قسەی پێگای خوشتێنە پێشبینی هەموو کەسێک ئازادە لە مناڵێکەوە تا بەتەمەنێک ئازاد لەوەیەوە پێشبینی یاری بکە بەڵام ئەگە خوێنەوەت بۆ یاریەکان باش بێتوانی پێشبینەکەش نزیک بکەیتەوە خوێندنەوە ئەو ساڵە بەرازیل بەرامبەر ئەڵمانیا حەوت بەیەک دۆڕە تا کەسێکەوە پێشبینی کرد بوو کەسێک بوو لەسەر جاداکان بێهۆش بوو هەلە خۆی ئەنجامەکەی و ئەنجامەکەی ڕاست دەرچوو بەدیدی بەڕێزت ڕۆڵی ڕۆمیلۆ لۆکاکۆ چۆن دەبێت ئەو هێرشبەرێکی بازمونە لە خولی چاڵی لەگەڵ یانی ناپۆلی بەردەوامە لۆکاکۆ یەکێک لەو هێرشبەرانەی کە نەک تەنها توانای گۆڵکردنی هەیە ئەگەر ببینین ئەوەنی گۆڵەکە ئەوەنەش گۆڵ دروستەکە بۆیە هێرشبەر زۆر مهمە لە ینی تەنها ئەرکی گۆڵکردن نەبێ ئەرکی گۆڵ دروستکردنیش بێ کە ئێستاکە کە ببینین دوێنە شوێن پاپی ئەو ڕۆڵەیە گێڕا هات هەم ئەویست گۆڵ دروستکە لە هەمان کاتا گۆڵیشی تۆمانە کرد لۆکاکۆ بە بڕای من ئەم شەو ڕۆدی غارسیا بە یەدەک یاری پێ بکە سوودی زیاتر لێ بینێ وەک لەوەیکەوە بە ئەساسی یاری پێ بکە بەڵێ دیارە لە پشتی لۆکاکۆ سێکوچکێکی بەهێزەیە کە دیبرۆین سەرکردایەتەکات و دۆگۆ ترۆساردی شتاوکاری ئەمانن کە دەتوانن کۆنتترۆڵ یاریەکان بکەن بەڵێ پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە بەڵێ لەکوێوە ڕۆشناخانمان لەگەڵە سڵاوت لێ بێ ڕۆشناخان سڵاو لە تۆش زۆر سپاس خۆشحاڵم وەکو خانمێک کە بینەری پرۆگرامەکەی مێتۆر و بینەری یاریەکانی مۆندیالی ڕۆشناخان هاندەری کوێی بەرازیل بەڵێ پێشبینیت بۆ یاریەکەی ئەم شەی بەلجیکا و سەنیگال بۆ سەنیگال بەڵێ تێنەگەیشتم بۆ بورە چەند بە چەند بەڵێ ئەو ئەنجامە قورس نییە وڵای ئەو یاریە وەکو ئەنجامێکی ها بەڵێ وەکو ئەم پێشبینیە ڕۆشناخان تۆ لە ماڵەوە لەگەڵ کێ سەیری یاریەکانەکەی ڕۆشناخان
بەڵە دەست خۆش بێ. دەست خۆش زۆر سپاس بۆ پەیوەندیەکە. بەڵە فەرموو کاک محەممەد سەگەر باسی دیبڕۆین و دۆکۆ و ترۆسازمانە کرد. ئەم سیانە طبعاً ئەم سیانە ئەم شەو چاوەڕشتی زۆر زۆریان لێکرێ. بەڵە بە بڕۆی من ئەم شەو دۆکۆ زۆر ئەدرەوشێتەوە، چکە دۆکۆ هەم لە ڕووی جەستەیەوە و هەم لە ڕووی عقلێتەوە هەنەجار لێدانی تۆپ بۆ گۆشەکان زۆر زۆر یاریزانێکی عقڵە، بەڵە وەل هەم لە ڕووی سورعاتیشەوە زۆر زۆر سەریعە. هەرچەند ئەم شەو کێشی بۆ دروستە بێ بەرامبەر سەنیگال لەبەری یاریزانەکانی ئەوانیش خاوەن جەستەیەکی بەهێز و خێرایەکی تایبەتن. وە لە هەمە کاتا دیبڕۆین، ینی بە بڕای من هەرچەنێ شتەکە قورسە، بەڵام دیبڕۆین ئەتوانێت لە توانایدا هەیە و پێشبینی شیرێکرێکەوە ئەم شەو بە پێدانی تۆپێک بە لۆکاکۆ یاخود بە دۆکۆ بتوانێت یاریەکەیەک لای بکات و ینی کۆڵ بێنێ بۆ هەڵبژاردەکەی. بەڵە دۆگۆ لە ماستی دەرکەوتووە بۆ ئەم شەوتوانێت چی بکە؟ وڵای دۆکۆ یەکێکە لەو یاریزانانەی ژوان خان لە یاریەکانە دەرەکەوێ. یعنی ئێستاکە مەسەلەن هەنێ یاریزانمان هەیە بەڵێ ئاستێکی باشیان هەیە. ببورە کاک محەممەد پەیوەندێکی ترمان لەگەڵە؟ بەڵێ نێرگس خانمان لەگەڵە؟ سڵاوت لێ بێ نێرگس خان. زۆر سپاس. لەکوێوە پەیوەندیمان پێواکەی؟ کەرکووک. نێرگس خان ئەم شەو یاری نێوان بەلجیکا و سەنیگالە، پێشبینیت بۆ یاریەکە چییە؟ دوو بە یەک بۆ بەلجیکا. پێ نەگەیشتم ببوورە؟ دوو بە یەک بۆ بەلجیکا. دوو بە یەک. بەڵێ نێرگس خان تۆ خاتوونی ماڵەوەی یاخود خوێندکاری؟ بەڵێ نێرگس خان نێرگس خان خاتوونی ماڵەوەی لەش ساغ بێ. تۆ لەگەڵ کێ سەیاریەکانەکەی نێرگس خان؟ بەڵێ فەرمۆ. براکەی تۆ هێنە پێشبینیە بڵێ. با بێڵێ فەرمۆ. 4 بە 1 نێرگس خان تەنگت بە باشی ناگات. دەست خۆش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندی دواترمانی ئیمان خانمان لەگەڵە لە داخوقەوە. سڵاوت لێ بێ ئیمان خان. سڵاو لە پێش ئەم کاتت باش. زۆر سپاس. باشتر بۆ تۆ. باشیت ئیمان خان؟ زۆر سپاس دەکەم. ڕێزمای بۆ تۆ بۆ هەموو کارمەندان. زۆر سپاس. ئیمان خان ناوت لە تیر و پشکەکە هەبوو بەڵام بەداخەوە نەتوانی ببیتە براوە بۆ ئەم شەو. بەداخەوە شانسم نەبوو. ئیشەڵا بۆ بەرنامەکانی داهاتوو شانستا بێت. بۆ دێنێک پێشبینیمدا بۆ فەرەنسای وڵا من خۆم زانیم سێ گۆڵەکەنەوەتم دووبەیە من حەزم کرد بدۆڕێن بۆیە نەموو سێ بە یەکیان سێ بەستە حەزم کرد بدۆڕێ بەس نەدۆڕیان. ئەڵێن بە حەز خۆتت کرد بۆیە دۆڕی. شانسێ بەرامبەر هەڵبژاردەیەکە عێراق سوێد عێراق و سوێد کەی لە ئاسی فەرەنسای باشە. بابکەوتە بەر هەڵبژاردەیەکی وەکو ئەرجەنتینیدا حاڵیە بینم. ڕاستە. بەسەبارەتی ئەم شەو دوو بە یەک بۆ سنیگال. دوو بە یەک بۆ سنیگال. سەنیگال. باش. دەست خۆش زۆر سپاس بۆ پێ. بەڵێ بەڵێ بەڵێ
بەڵێ تاوەکو ئێستا یاخود حوت ڕاهێنەربوونە بە قوربانی حوت ڕاهێنەر لە پۆستەکانیان دوور خراونەتەوە ئەوانیش ڕۆناڵد کومان ڕاهێنەری هۆڵندا و کارلۆس کیرۆش ڕاهێنەری هەڵبژاردەی ئێران و هۆنگ میۆنگ ڕاهێنەری هەڵبژاردەی کۆریای باکوور ئەم ڕاهێنەرە لە ژێر فشاری سەرۆکی وڵاتەکەیان دوور خراوەتەوە و داوای کردووە وەزارەتی وەرزشی کۆریا لێ پێچینەوە بکەن لەسەر ماڵ ئاوایی پێشوەختەی هەڵبژاردەی کۆریا لە یاریەکانی مۆندیال لە ئیکوادۆریش سیبەستیان بێکاسی ئەرژەنتینی ڕاهێنەری ئیکوادۆر دەستی لە کارکێشایەوە مارسیلۆ بەیلێسا ئەرژەنتینی ڕاهێنەری ئۆرۆگوای یەکێکی ترە لە قوربانیەکان کە ستیڤ کلاراکیش وەکو ڕاهێنەری ئۆسکۆتلەندا دەستبەرداری پۆستەکەی بوو و هەروەها ڕاهێنەری هەڵبژاردەی تونسیش بە هەمان چارەنووس گەیشت. کاک محەممەد ئەگەر شتێکە هەبێ لە سەریارێکە خۆت بێڵیت یاخود باسی ئەوەت کرد وتمان دۆگۆ لە سیتیزن دەرکەوتەوە بەڵێ دۆکۆ لە زۆر یاریەکانە دەرەکەوێت بەڵێ لە بەروی یاریەکە یاریزانێکە زۆر قوربانیەدا بە جەستەی بۆیکەوە ئاستی باش بە لە یاریەکانە بە بڕۆی من ئەم شەوی شەر ئەتوانێت دەرکەوێت و ینی گۆڵیش تۆمار بکە و یارمەتی هاوڕێکانشی بدا لە گۆڵ دروستکردە بە بڕۆی من بە شێوەی گشتی دۆکۆم شو ئاستی زۆر باشە بێ. بەڵێ بەڵێ کاک محەممەد ئەگەر کەمێک باسی یارەکەی دوێنێ شەویش بکەیت لە نێوان هەردوو هەڵبژاردەی فەڕەنسا و سوید. بەڵێ دیارە فەڕەنسا پادراوی سەرەکیە بۆ مۆندیال تا ئێستاکە ئەوەی کەەوە زۆر زۆر بەهێزی بە بەهێزی دەرکەوت بێ فەڕەنسایە لەبەری بە پێکاتیش کامل بە یاریەکە هەر هەڵبژاردەیەک هەر یانەیەک پێکاتی یەدەگی ئاستی نزیک بێت لە پێکاتی سەرەکی ئەم یانەیە ئەم هەڵبژاردەیە بە دڵنیایەوە ئەنجام دێنێ. ئێستاکە فەڕەنسا ئەبینین ینی ئەو پێکاتیشی کاملی هەیە بە یەدەگ ئێستاکە دوێنە شەو دقەی پێم وابێ 85 بوو ئەو شەرقی هێناوەتەوە ناو کە شەرقی یەکێکە لەو یاریزانە زۆر زۆر مەهاریانە یاریزانێکی زۆر بەتوانایە یاریزانێکە کە توانای بڕینی هەیە توانای لێدانی تۆپی هەیە لە دەرەوەی ناوچەی سزا و لە هەما کاتە توانای گۆڵ دروستکردنی هەیە یاریزانێک ینی چێژی لێ بینی کەسە یاریکردنەکانێکی ئەبینی ئەمە یەدەگە لە فەڕەنسا بۆ لەبەری ئۆلیسێ هەیە لە شوێنەکە ئێوە بۆی ئەم دیانی دوێنە شەو فەڕەنسا بە ئاستێکی زۆر باشەوە دەرکەوت و دیشام بەڵێ دیشام زۆر زۆر توانی یارەکە بە جوانی بخوێنێتەوە چونکە سوید زۆر زۆر لە تۆپی بەرزە زۆر زۆر بەهێزن و ئەتوانن کۆنتترۆلی 190 ئەو تۆپا بەرزانە بکەنکەوە ڕوبەڕویانە بێتەوە بۆیە دوێنە شەو دیشام ئەگەر ببینین هەر سێ گۆڵەکەی ینی بە تۆپی نزم بوو هەر سێ گۆڵەکەی بە تۆپی نزم توانی تۆمار بکە ئەمە خوێندنەوەیکی زۆر زۆر باش بوو بۆ یاریەکە بەڕاستی دوێنە سویدیش ئاستی بەپی پێویست نەبوو بەڵام فەڕەنسا مەجای هیچ هەڵبژاردەیەک نادا بە بڕای من ینی ئەمساڵ فەڕەنسا پاڵێوراوێکی زۆر 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 سەرەکیە لە مۆندیالی 2022 بەرزرا. بە باوەڕی تۆ کام لەو هەڵبژاردانەی دیکە دەتوانێت شان لە شانی فەڕەنسا بدا لە مۆندیالێ تا هەڵبژاردە کە بتوانێت شان لە شانی بدا کە لە مۆندیالی 2022 بینیمان فقط ئەرجەنتینە ئەرجەنتین ئەتوانێت بە سەرکردایەتی میسی ئەتوانێت نزیک بێتەوە و یاخود ینی منافەسەیەکی گەورەی فەڕەنسا بکات. بەڵێ کاک محەممەد یارەکەی دوێنەی فەڕەنسا جگە لە کیلیان ئەمباپێ کام یاریزانی دیکە ینی ئاستی باش بارکۆلا ئاستی زۆر زۆر باش بوو بەڵێ هەر ئەو بارکۆلا ئۆلیسێ ئاستیان زۆر زۆر باش بوو و عوسمان دێمبڵی ینی بە شێوەیەکی ئام فەڕەنسا دوێنە شەو ئاستیان باش بوو و لە هەمان کاتە چوامینی ینی لەگەڵ یاریزانی کە لەگەڵی بوو ینی توانی بوویان هێڵی ناوەڕاست بە تەواوی کۆنتترۆل بکەن کە ینی فەڕەنسا بڕوان پێ بکە فەڕەنسا بۆ مۆندیالی داهاتوش تەشکیلێکی بەهێزیە. بەڵێ پێت وایە هەڵبژاردەی پاراگوای ببێتە بربەستێک لە بەردەم فەڕەنسادا لە یاریەکانی مۆندیال؟ نا بە بڕۆی من فەڕەنسا پارەگوای ناتوانێت ڕایگرێ. بەڵێ
کاک محەممەد با بگەڕێنە سەر یاریەکەی سەنیگال و بەلژیکا. دیبرۆین لە بەلژیکا و مانی لە سەنیگال تا ئێستا لە ئاستی پێویست نەبوونا لەم یاریەدا چۆنە بن ئەو دوو یاریزانە تاکو ئێستا ئاستیانەکو پێویست نەبوو. خۆی ئەو دووارزانە هەردووشیان کۆتا مۆندیالیانە بێ بەدڵنیاییەوە چونکە توانێت جەستەیان ینی بەرەو پرۆکان چوونە و بەرەو بەتەمەنبوون چوونە ئەم یاریزانانە بە بڕای من هی هەردووکیان بەڵێ ینی ئەمەلێکی زۆریان لەسەر چنگراوە لەلایەن هەندەرەکانیانەوە بەڵام یاریزانی لەوان باشتر هەیە بۆ ئێمانەی ئەم شەو بە بڕای من زۆر نادرێوشێتەوە بە بڕای من ینی یاریزانانی بەلجیکا ئەتوانن ڕای بگرن و ئاسانترێ بێ بۆیان. بەڵێ کاک ئاکۆمان لەگەڵە لە کەرککەوە کاک ئاکۆ سڵاوت لێبێ. زۆر سپاس تۆ باشیت سپاس دەکەم. کاک ئاکۆ ئەم شەو یاری نێوان بەلجیکا و سەنیگالە پێشبینیت بۆ یاریەکە چییە؟ پێشبینی مەوەیە کە سەنیگالی باتەوە سەنیگال بەڵ خۆت هاندەری کوێیت هاندەری کام هەڵبژاردەی کاک ئاکۆ؟ هاندەری ئینگلتەرام خۆم. ئینگلتەرا؟ بەڵێ بەڵێ کاک ئاکۆ بەلجیکا ئاستی باشە بۆچی پێت وایە سەنیگالی باتەوە؟ وڵی خۆتەزانی سپیکەش نەوە لە سانفەرێکمان هەنی مۆندیالم ساڵ زۆر سێرە نازانە ئەوەی کیان نماوە پێشبینەکان زۆر زەحمەت بوونەوە ڕاستی. بەڵێ ئینگلتەرا شۆزێ باش نییە کاک ئاکۆ ناوەڵە هێوە پێستراتەوە خروە بەرەو کۆتایی ڕوات نزیکە بینەوە لە خولەکی 72 ئینگلتەرا بە گۆڵێک لە دوایە وڵی ڕاستەکەی بەڵام ئەنی هیوامان هەیە گۆڵ بکاتەوە کۆڵی بەرامبەر دێنێت دۆی شەڵ بەداخۆ ئینگلتەرا بواە لە چاو ئەو هەموو نەجمەیکەوە ئەو هەموو ئەسێرانیکەوە هەیەی ئێستاکە بە دووسێ گۆڵ لە پێش وایە نەگەوەیکەوە گۆڵێک لە دوا بێ. ڕاستەکەی بەڵام مەڵی شانسیە هەستەکەم شانسیە ئەم شۆ یعنی کەسێکە و هەموو هەوچی مابات یان بە عاریزاکە یان گۆڵسی هێنێتیانە بۆیە بڕابکە دوو گۆڵی سەد لەسەر یان کردەیە بەڵام هەستەکەم شانسیە شانس ئەم شۆ. بەڵێ کاک ئاکۆ خۆت حەزەکەیت کام هەڵبژاردە ببێت تا براوەی جامەکە؟ وڵی من خۆم ناڵم حەزەکەی ئینگلتەرا بێت ئەگەر نا بەڕازی ئەگەر ناکوێ بەڕازی باشە. کاک ئاکۆ دەست خۆش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بۆ ئێوە خۆشی زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئێمە هەموو شەوانێک بە درێژە یاریەکانی مۆندیال هەموو شوێک پرۆگراممان هەیە و پێشبینی لەسەر یاریەکانەکرێت ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن یاخود لە ڕێگەی پیجی کەناڵی کەرکک سپۆرتەوە پێشبینیەکانی خۆتان بنووسن و ببنە براوە و خاوەنی خەڵات و هەر بە ڕێزێک پێشبینەکەی ڕاست بێت ناوی دەچێتە تیر و پشکەوە و لە دوای ئەوەش تیر و پشکەکە کە ئەنجام بدرێت هەر بە ڕێزێک ناوی دەرچێت ئەبێتە خاوەنی خەڵاتێکی ئایستار. بەڵێ کاک محەممەد پێت وایە بەلجیکام شۆ بگەڕێتەوە ببوورە ئینگلتەرا؟ وڵا ئینگلتەرا تا ئێستاکە دۆخی باش نییە بەڵام ینی تۆپی زۆر زۆر کۆنتترۆل کردووە وەکو کاک ئاکۆ شووتی تا ئێستاکە شانسی یاوەری نەبووە بەڵام هیوادارین لەبەر خاتر کاک ئاکۆ ئینگلتەرا گۆڵێک سامبوون بکات و ماڵاوی جارێ نەکا لە مۆندیال. بەڵێ یاری نێوان سەنیگال و بەلژیکا دوو قوتابخانەی جیاوازن ئەمریکا و ئەوروپا. ئێستا ئەم باوە ماوە بڵین قوتابخانەی جیاوازی ئایا ئێستا یاخود ئێستا هەموو پلانەکان وەکو یەکن؟ نا بەدنیایەوە توانای جەستەییان جیاوازترە چونکە سەنیگال لە کەشێکی جیاوازترایە و بەلجیکا لە کەشێکی جیاوازترایە بەڵام ئەوەی کەوا بینە سەر خاڵی بەهێزی بەلجیکا ئەوەیەکەوە خاڵی بەهێزی بەلجیکا ئەوەیەکەوە یاریزانەکان خیبریان زۆرە لە خولە عالەمیەکانە زۆر بەشداریان کردووە وە لە هەمان کاتە کۆنتترۆلی تۆپەکەن لە ناوڕاست بە یارمەتی دۆکۆ و لە هەمان کاتە دیبڕۆین و لە هەمان کاتە ترۆسات ئەتوانن کۆنتترۆلی تۆپ بکەن لە ناوڕاستەوە و یاریزانەکانی سەریعن
لە باڵەکانەوە بە تایبەتی وە گۆڵچێکەشی بیرمان نەچێ کورتووە خاوەن خیبرەیەکی زۆرە و یەکێکە لە هەر گۆڵ پارێزە باشەکان ئەمە خاڵی لاوازی بەلجیکایە بۆی بە بڕای من ئەم خاڵە بەهێزانە ئەتوانێت بەلجیکا بەرەو ئاستێکی باشتر بەرێ لامە کاتە سەنیغالیش ئەگەر بینە سەر سەنیغال چەند خاڵێکی بەهێزی هەیەویش بۆ نمونە سەریعن ئەم یاریزانان ئێمان سەریعن لە مرتەدەیە یان لە هێرشی هەڵگەڕاوەیە ئەتوان سوودە و هێرشانە ببینن چونکە ئەو یاریزانانە ئەگەر بێت و لە خەتی هێرشبەرە بۆشایان بۆ دروست بێ پەیوەندیەکمان لەگەڵا ببوورە مراد کاک مرادمان لەگەڵە لە کەرکووکەوە کاک مراد سڵاوت لەوێت سڵاو لە جەنابیشتان سڵاو لە میوانە بەڕێزەکەشت زۆر سپاس کاک مراد کاک مراد ئەم شەو یاری نێوان بەلجیکا و سەنیگالە پێشبینیت بە یاریەکە چییە؟ وڵی پێشبینیەکەم بەبێ یاریەکان سەنیگال تا ئێستا واز دەکەم سەنیگال 2-1 هەیباتەوە لە بەلجیکا سەنیگال 2-1 بەڵێ ئەرێ وەڵڵا بەڵێ خۆت هاندەری کا ماڵ بشاردەی وڵی خۆم هەندەری بە تەواوەتی هەندەری هەڵبژاردەی فەڕەنسا فەڕەنسا ئەرێ وەڵڵا پێت وایە فەڕەنسا جامەکە بباتەوە؟ بۆ ئەمساڵ بۆ مۆندیالی 2026 بە تاکی دڵنیام ینی ناڵێم 100% بەڵام لە 180 ئەیبات ئەمساڵ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مراد دەست خۆش زۆر سپاس دەستە خۆش سپاس بۆ میوانە بەڕێزەکەش کێمان لەگەڵە؟ بیرمان لە چێ هاریکەین ئینگڵتەرا گۆڵی کرد لە ڕێگەی هاریکەینەوە بڵێ چاوەڕوان کرابوو زۆر چاوەڕوان کرابووکەوە هاریکەین گۆڵ یەکسان بوونیان بۆ بێنێت و هیوادار من گتەرا سەرکەوێ بەڵێ ئەتوانێت بباتەوە بەڵێ یان خۆت گۆڵی تر تۆمار بەڵێ بەڵێ بەدڵنیاییەوە توانای هەیە چکە کۆنگۆی دیموکرات ئەوەی پێی بۆ ئێساکە دایناوە بۆ ئێساکە ئینگلتەرا پێویستە گۆڵی یعنی گۆڵی دووەمیش تۆمار بکات و نێڵێ بچێتە پەنارتیات بەڵێ تۆماس تۆخێل ڕاهێنەری ئینگلتەرا گۆڕانکاری بەرچاوی کردو لە شێوازی یاریکردنی ئینگلیسەکان تۆماس تۆخێل یەکێکە لەو ڕاهێنانەنیکەوە بچێتە هەر شوێنێک هەر یانەیەک هەر هەڵبژاردەیەک بە دڵنیایەوە ئەو فەرێکە گۆڕانکاریێکی زۆر گەورە بەخۆیەوە بینێ چەند ڕاهێنەرێکەیە جوان خان بە دڵنیایەوە گۆڕانکاری لە هەڵبژاردەکان ئاکەن یاخود لە یانەکانە ینی بچنە شوێنێک جەدەسیان دیارە یەکێ لەوانە تۆماس تۆخێلە یان یەکێکی لەوانە مورینۆیە ئەمانە بچنە هەر شوێنێک بە دڵنیایەوە گۆڕانکاریێکی زۆرەکەن بۆ ینی من ماوەی پێش مۆندیال بینیم تەنانەت ئینگلتەرایان بە پاڵێوراو دانابوو بۆ یاری کۆتایی بەهۆی کێوە یەکێ لەوە کارەکان تۆماس تۆخێل ڕاهێنا کاک محەممەد زۆر سپاس بۆ یەکەم شەو لەگەڵی مامادە بووی بەڵە بەڕێزان ئەم شەویش کۆتاییمان با پرۆگرامی شانۆی مۆندیالێنە تاوەکو پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ